سڵاو بینەرانی خۆشەویست دووبارە لە ڤیدیۆی تازەهاتوون وڵاتان لە ڤیدیۆ ئەمجارەشماندا دوو بەرهەمی کۆمپانیای ئەپڵمان لایە ئەوانیش آیفۆن 12 و آیفۆن 12 پرۆ کە لەم ڤیدیۆدا تەواوی تایبەتمەندی و زانیاریەکان دەخینە ڕوو لەگەڵمان بێت. بەڵام وەک دەبینن ئەمە کارتونی آیفۆن 12 پرۆیە کە سەدیکەینەوە. دەبینین لە بەشی سەرەوە آیفۆنەکەیە. ئەگەر سەیرێکی کارتۆنەکە بکەین کارتۆنەکەی زۆر تەنێکترە لە نەوەکانی پێشووی ئەوەش لەبەرەوەیە کە لە ناو کارتۆنەکەیدا هێدفۆن و کە لەسەری بارگاوی کەرەوەی تێدا نەماوە و دەبینین لە بەشی سەرەوەی ئێستاکە آیفۆنەکەیە ئەگەر دەریبێنین ئەمە شێوەکەیەتی کە لە بەشی پشتەوەیدا خاوەنی 3 کامێرە و هەروە قەبارەکەی 6.1 ئینچە. لە ناو کارتۆنەکەیدا لە بەشی ژێرەوە کێبڵێکمان هەیە کە لە جۆری تایپسیە و هەروەها سەرەکەی تری تایبەتە بە بەرهەمەکانی ئەپڵ ئەویش کە لە جۆری لایتە. وەرەوە لەولاتر لە سەرەوەتر مێنوویەکمان هەیە وەرەوە لێرە کلیلی کردنەوەی دەرگای سیمکارتەیە وەرەوە لە پشتەوە ئەم لەزگەیە هەیە کە لۆگۆی ئەپڵە وەرەوە گەر بین کارتۆنەکە ڕەوندەی تێدایە. بڕۆین سەر آیفۆنەکە ئەگەر لە بەشی دەرەوەی دەست پێ بکەین لێواری آیفۆنەکە بە ستیل داپۆشراوە. ئەگەر ببین لە آیفۆن 12دا گۆڕانکاری لە دیزانەکەی کراوە ئەویش بەو پێی کە لێوارەکانی تیش کراوە وەکو نەوەکانی پێشووی آیفۆن 4 و آیفۆن 5 و بەڕای خۆم ئەم دیزاینە جوانترە لە نەوەکانی پێشوو وەک آیفۆن 11 و نەوەکانی خواروتر. لاشێم آیفۆنە بەشی دواوەی بە شوشە پارێزراوە وەرە بەشی پێشەوەشی شاشەیەکی 6.1 ئینچی ئۆڵدی سوپەر ڕێتینە XDR-ە کە لە بەشی سەرەوەیدا خاوەنی نۆچێکە. ئەگەر بینی نۆچەکەی تۆزێک بچوو کراوەتەوە لە چاو آیفۆن نەوەکانی پێشوو وەک آیفۆن 11 و آیفۆن X. وەرە شاشەکەی لێوارەکانی تەنێکتر کراوە واتە بێزڵەکانی کەمتر کراوە کە ئەمەش جوانێکی زیاتر دەبەخشێت بە آیفۆنەکە. و لە بەشی خوارەوەدا شوێنی بارگاویکردنەوە هەیە کە لە جۆری لایتە وەرەوە لەواتری دوگمەی کەمکردنی دەنگ و زیادکردنی هەیە وەرەوە لەسەر و دوگمەی سایلەنتکردن هەیە وەرەوە لەو بەرە دوگمەی پاوەڕ هەیە کە بۆ پێکردن و کوژاندنەوەی آیفۆنەکە بەکاردێت. بڕۆینە بەشی دواوەی آیفۆنەکە لە بەشی دواوەیدا خاوەنی 3 کامێرەیە کارسێکیان 12 مێگاپیکسلین کەەوە یەکەمیان لە جۆری وایدا وەروە ئەوەی دووەمیان لە جۆری تەلەفۆتۆیە وەروە خاوەنی 2000 گەورەکردنە وەروە ئەوەی سێمیان لە جۆری ئەلتراوایدا کە دەتوانێت وێنە بچرچێنێ بە گۆشەی 120 پلا. واوەی جیاوازە لەم آیفۆنەدا ئەویشەوەیە کە لە بەشی دواوەیدا سنسۆرێکی گەورە زیاد کراوە کە لە جۆری TOF. وەگەر بڕۆینە سەر باسی توانای تۆمارکردنی ڤیدیۆ مۆبایلەکە لە توانایدا ڤیدیۆ تۆمارکات بە ڕوونی 4K بە 24 وێنە لە ترکەیەکدا واروە 30 وێنە لە ترکەیەکدا واروە 6 وێنە لە ترکەیەکدا. وەرە مۆبایلەکە لە توانایدا ڤیدیۆ تۆمارکات بە 1080 واتە فول HD بە 30 وێنە لە ترکەیەکدا واروە 6 وێنە لە ترکەیەکدا واروە 120 و 240 وێنە لە ترکەیەکدا. بڕۆینە سەر باسی کامێرای پێشەوە لە پێشەوەدا مۆبایلەکە خاوەنی کامێرایەکی 12 مێگاپیکسلیە کە لە جۆری وایدە و هەروەها باماشەوە ئەم کامێرایش دەتوانێت ڤیدیۆ تۆمارکات بە ڕوونی 4K بە 24 وێنە لە ترکەیەکدا واروە 30 وێنە لە ترکەیەکدا واروە 6 وێنە لە ترکەیەکدا و دەتوانێت ڤیدیۆ تۆمار بکات بە ڕوونی فول HD واتە 1080 بە 120 وێنە لە ترکەیەکدا. وەروە وەک دەزانین آیفۆن 12 بە هەمان شێوەی نەوەکانی پێشووتر خاوەنی دەرچەی ئۆدیۆ جاگ نییە. بڕۆینە بەشی ناوی مۆبایلەکە خاوەنی پرۆسەرێکی بەهێزی 5 نانۆمەتری H14ەیە وەرە مۆبایلەکە پشتگیری لەنەوەی 5 دەکات واتە 5Gە وەرە مۆبایلەکە خاوەنی ڕامێکی قەبارە 6 گیگابایتە وەرە بە زاکیرەی واتە بیرگەی ناوەچی 128 گیگابایت و 256 گیگابایت و 512 گیگابایت بەردەست دەبێت. وەرە مۆبایلەکە خاوەنی باتریەکە بە قەبارەی 2815 ملیەمپێر وەرە مۆبایلەکە دەتوانێت بارگای بێتەوە بە شێوەی فاست چارج بە توانای 20 وات وەروە دەتوانرێت بە ڕێگەی وایرلس بارگای بکرێتەوە بە توانای 15 وات. مۆبایلەکە لە جۆری یەکسیم و دووسیمی لێ بەردەست دەبێت و بە دڵنیاییەوە جۆرە یەکسیمەکەی ئیسیمی لەگەڵ دەبێت. وەرە مۆبایلەکە جاءاوە کە خاوەنی بڕوانامەی IP68 و دەتوانێت بۆ ماوەی 30 خولەک لەژێر ئاو بمێنێتەوە بە قوڵایی 6 مەتر
وەرەوە لەم زنجیرەیەدا ڕەنگێکی نوێ زیاد کراوە ئەویش ڕەنگی شینە کە تایبەتترین ڕەنگە لە ناو زنجیرەکەدا. بەڵام زانەمەش کارتونی آیفۆن 12 ئەگەر سێریکەین بە هەمان شێوە کارتونەکەی بچوو کراوەتەوە بۆ پێی کە هێدفۆن و کە لەسەری بارگایکەرەوەی تێدا نەماوە. ئەگەر بینیم کارتونەکەی بکەینەوە لە بەشی سەرەوەدا آیفۆنەکەما هەیە کە خاوەنی دوو کامێرەیە لە بەشی پشتەوەی. ئەگەر آیفۆنەکە دابنین بڕۆینە بەشی خوارەوە لێرەدا دەبینین بە هەمان شێوە کێبڵێکمان هەیە کە لە جۆری لایتە و سەرەکەی تری لە جۆری تایپسیە. وەروە لەولاتر هەندێک مێنی و کلیلیکردنەوەی دەرگای سیم کارتمان هەیە و لێرەدا لەزگەیەکەیە کە لۆگۆی کۆمپانیای ئەپڵە. بەڵام زانەمەش آیفۆن 12 کە ڕەنگەکەی شینە. ئەگەر سێریش بکەین دیزاینەکەی بە هەمان شێوە وەک دیزانی آیفۆن 12 پرۆیە. وەروە هەمان قەبارە هەیە کە قەبارەکەی 6.1 ئینجە. بەڵامەوەی جیاوازە آیفۆن 12 لە بەشی دواوەیدا خاوەنی دوو کامێرەیە کە لە جۆرە پرۆکەی سێ کامێرامان هەیە. ئەگەر بڕۆینە سەرباسی بەشی پێشەوەی مۆبایلەکە خاوەنی شاشەیەکی 6.1 ئینجی ئۆڵدا کە لە جۆری سوپەر ڕێتینایە. وەروە آیفۆن 12 لێوارەکانی بە ئەلمینیۆم داپۆشتەوە وەروە بەشی پێش و دواوەی مۆبایلەکە بە شوشەی گۆرەلا گلاس پارێزراوە. ئەگەر سەرێکی مۆبایلەکە بکەین مۆبایلەکە لەو لاتە نیشتەی خاوەنی دوگمەی پاوەرە واتە پێکردنەوە و کوژانەوەی مۆبایلەکە وەروە لەو بەر دوگمەی کەمکردنی دەنگ و زیادکردنیمان هەیە وەروە لەسەر و ئەو دوگمەی سالنت هەیە. وەروە لە ژێرەوە خاوەنی دەرچەیەکی زۆری لایتە وەرە لە تەنیشتە و بڵندگۆیەکمان هەیە. بەگشتی آیفۆن 12 خاوەنی دوو بڵندگۆیە واتە دوو سپیکەرە کە لە جۆری ستریۆن. بڕۆینە بەشی دواوەی مۆبایلەکە لە بەشی دواوەیدا خاوەنی دوو کامێرەیە کە هەردووچیان لە جۆری 12 مێگاپیکسلین. واوەی یەکەمیان لە جۆری وایدا واوەی دووەمیان لە جۆری ئەڵترا کە دەتوانێت وێنە بچرچێنێت بە گۆشەی 120 پلە. آیفۆن 12 بە هەمان شێوە دەتوانێت ڤیدیۆ تۆمار کات بە ڕوونی 4K وەروە 30 وێنە لە چرکەیەکدا وەروە 6 وێنە لە چرکەیەکدا. وەروە کامێرەکانی آیفۆن 12 دەتوانن ڤیدیۆ تۆمار بکەن بە ڕوونی 1080 بە 240 وێنە لە چرکەیەکدا. بڕۆینە سەرباسی کامێرای پێشەوەی مۆبایلەکە واتە کامێرای سێڵفی. مۆبایلەکە لە بەشی پێشەوەیدا خاوەنی کامێرایەکی 12 مێگاپیکسلیە کە لە جۆری وایدا وەروە دەتوانێت ڤیدیۆ تۆمار بکات بە ڕوونی 4K وەروە 6 وێنە لە چرکەیەکدا و دەتوانێت ڤیدیۆ تۆمار بکات بە ڕوونی Full HD واتە 1080 بە 120 وێنە لە چرکەیەکدا. مۆبایلەکە خاوەنی دوو بڵندگۆیە واتە دوو سپیکەر کە لە جۆری ستریۆن. مۆبایلەکە لە بەشی ناوەیدا خاوەنی پرۆسەرێکی 5 نانۆمەتری A14 بەیانیکە کە بەهێزترین پرۆسەری ئەپڵە تا ئێستا دروستی کردبێت. و قەبارەی باتری مۆبایلەکە 2815 ملیئەمپێرە و دەتوانرێت بە فاست چارج بە توانای 20 وات بارگایی بکرێتەوە. وەروە دەتوانرێت بەڕێگەی وایرلێس چارج بارگایی بکرێتەوە بە توانای 15 وات. مۆبایلەکە 5 ڕەنگی لێ بەردەست دەبێت ئەوانیش ڕەش و سپی و سوور و سەوز و شین. آیفۆن 12 بە سێ قەبارەی جیاوازی بیرگەی ناوچی بەردەست دەبێت واتە زاکیرە ئەوانیش 64 گیگابایت و 128 گیگابایت و 256 گیگابایت. وەروە بیرگەی کاتی مۆبایلەکە واتە ڕامەکەی 4 گیگابایتە. بە شێوەیەکی گشتی زنجیرەی آیفۆن 12 زیاتر گۆڕانکاریەکەی لە بەشی دەرەوەی کراوە کە ئەوی دیزاینەکەی پەرێ پێدراوە کە لێوارەکانی گۆڕاوە پێشتر چەماوەیی بوون ئێستاکە تیش کراون و بەڕای خۆم دیزاینەکەی ئێستای جوانترە لەوەی پێشوو. وەروە لە بەشی ناوەی دەتوانم بڵێم مۆبایلەکە بە شێوەیەکی باش خێراییەکەی زیاد کراوە بەڵام لێرەدا کێشەیەکە توانای باتریەکانی آیفۆن 12 و زنجیرەی آیفۆن 12 کەمترە لە زنجیرەی پێشوو کە آیفۆن 11. بەڵام ئەزیان لێرەداتنی کۆتایی ڤیدیۆم جارمان کە تایبەت و بەناسانی آیفۆن 12 پرۆ و آیفۆن 12 کە تەواوی تایبەتمەندی و زانیاریەکانمان لەسەر ئەم دوو بەرهەمە خستە ڕوو و ئێوەش توانن بە کۆمنت بەشدار بن ڕای خۆتان بڵێن لەسەر ئەم دوو بەرهەمە و لە کۆتاییدا دەمەوێت بڵێم لە بیری مەکەن لایکی ڤیدیۆ بکەن و سەبسکرایب چانەڵە بکەن و زۆر سوپاس بە پشتگیریتان.